بازان و خۆشەویستان لە تەوری سێمی بەناوەکەماندا باز لە شێوازەکانی گفتوگۆ دەکەین لە نێوان تاکەکاندا و بزانین چۆن کاتێک کە گفتوگۆیەک مناقەشەیەک دەکەین کە بە شێوازێکی دروست ئەو دوو کەسە لە یەکتر تێبگەن وەروەها بە تایبەتی لەم سەروبەندەدا کە چەند ڕۆژی ڕابردوو کە تێپەڕی مۆندیال بوو لەوانەیە زۆرێک لە گفتوگۆکان لە نێوان تاکەکاندا ڕووی دابێت لە شوێنە گشتیەکان لە ماڵەوە لە چایخانە بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تێگەشتن هەبێت لە نێوان ئەو دوو کەسەدا کە گفتوگۆ دەکەن بۆی کە دوجار نیگەرانەیەک ڕوونەدات بۆی کە ئەو دوو کەسە لە یەکتر تێنەگەشتن گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئیسماعیل عوسمان مامۆستای زانکۆ کاک دکتۆر گیان زۆر بەخێر بێت. زۆر سپاس زۆر سپاس بۆ جەناب شیان سپاس بۆ میوانداریەکەتان. خوا بەخێر بێت. ئەگە باز لە شێوازی گفتوگۆ بکەین مەبەست چییە لە شێوازەکان؟ ئایا شێوازی هەیە ئەویش؟ بەڵێ بێگومان یەکێ لەو تایبەتمەندیانی مرۆڤ ئەوەیە کە وەکۆڵێ کاتێک کە مرۆڤێتە ناو کۆمەڵگەوە شتێکە لەگەڵ خۆیان ئێنێت کەلتوری گفتوگۆکردنە. یعنی مرۆڤ لە قۆناغێکی مۆنۆلۆگەوە کە قۆناغی گفتوگۆکردنە لەگەڵ خۆیان ئەگوێزرێتەوە بۆ قۆناغی دیالۆگ واتە قۆناغی قسەکردنە لەگەڵ بەرامبەرە. اینجا لێرەدا پرۆسیسێکمان هەیە پێڵێن پرۆسیسی کۆمونیکیشن، ئەی تۆ چۆن پەیامێکە گەیەنی بە بەرامبەرەکەت بۆی بتوانێت کاریگەری لەسەر بەرامبەرەکەت دروست بکات. لەم پرۆسیسی کۆمونیکیشنەیە کۆمەڵێت تەصنیفاتی کۆمونیکیشنە ینی گفتوگۆکردن هەیە. تەصنیفاتی یەکەمیوێت تۆ ئینترا پێرسۆنال کۆمونیکیشن، ینی تۆ کۆمونیکیشن لەگەڵ خۆت ئاکەی، ینی من کە پێشەوەی بێمە لای جەنابتان کۆمونیکیشن لەگەڵ خۆمان کردووە لەسەر تەوەرەکەی جەنابتان. دواتری ئەم قۆناغی کۆمونیکیشنە گوێزنەوە بۆ قۆناغێکی تازەتر پێوترێت ئینتەر پێرسۆنال کۆمونیکیشن، واتە کۆمونیکیشنەکە گوێزەوە بۆ لای جەنابتان کە قسە و گفتوگۆکردنە لەگەڵ بەڕێستانە لە چوارچێوی ئەو بابەتە یاخود ئەو بەرنامەی کە هەمانە. پاشان هێواش کاتێک ئەم بەرنمەیە وەکۆڵێ پەخشە بێت و ئەڕواتە پەخشەوە ئەبێ بەچی ئەبێ بە ماس کۆمونیکیشن، واتە ئەمە قۆناغەکانی کۆمونیکیشنە لەناو وەکۆڵێ مرۆڤایەتی یاخود لەناو کۆمەڵگەیە ڕوویە. اینجا مرۆڤ چۆن بتوانێت ئەم جۆرە کۆمونیکیشنانە بکە بۆی بتوانێت کاریگەری لەسەر بەرامبەرەکەی دروست بکات. شتێکمانەیە پێوتێت سایکۆلۆژیای جەماوەر یاخود سایکۆلۆژیای وەرگر، یعنی ئێمە پێشەوەی کۆمونیکیشنێ پێویستە سایکۆلۆژیای وەرگر بزانین یاخود لێکی بینەوە. وەرگرێک کە مەسەلەن توانستی بیرکردنەوەی ڕەفتاری هەڵسوکەوتی کە هەیەی خوێندنەوەمان بۆ هەبێت بۆی ئێمە چی بکەین؟ ئەو کۆدانی کە ئێمە ئینێریم لە ڕێی کۆمونیکیشن و گفتوگۆ بۆ وەرگرەکەمان کەیکاتۆ بە دیکۆدین، ینی وەکۆڵێ تەفسیر و تەحلیلیەکە لای خۆی بتوانێت کاریگەری لەسەری هەبێت. ینی قۆناغی یەکەم قۆناغی ناساندنی وەرگرە بۆی پەیامەکانی ئاڕاستە بکەی. اینجا دوجاریش ئێمە پێویستە لە بنیادی کۆمونیکیشنە هەمیشە وەکۆڵێ فرسەت دەین بە بەرامبەرەکەمان دوای دیکۆدینی پەیامەکانی ئەوش پەیامی خۆیمان بۆ ئاڕاستە بکە بۆی لێکتەگەیشتنێک دروست بکە. لە قۆناغەکانی کۆمونیکیشنە جاری وایە تۆ ئەو کەسێک کە پەیامە نێرێ زانیارێکی مەسەن لە یاریکی فوتبۆڵێنە زانیارێکی زۆری لێ ئەزانێ یاریچەکان چین ئەو گۆڕانکاریانە چیە ڕوویە ئەو واکات کە کەسی یەکەم کە پەیام نێرێ بۆ کەسی دووەم کاریگەری لەسەر بەرامبەرەکە دروست بکات. ئەمە مەرحەلە یاخود ئاستێکی کۆمونیکیشنە. جاری وایە هەردوو ئەو کەسەی کە کۆمونیکیشن یاخود گفتوگۆ لەگەڵ یەکتراکەن کە کەلتوری گفتوگۆ لە یەک ئاستان لە یەک بیرکردنەوەن هیچ کامیان کاریگەری لەسەر هیچ کامیان دروست ناکات، بەڵام بیر و ڕائاڵ وەڕەکەنەوە. جاری واش هەیە بەعکسۆ پەیامەکان گەیەنێ بە بەرامبەرەکەی باشە مەسەلا من پەیامەکانە گەیەن بە جەنابتان لە گفتوگۆیەکە ئەو کاتی من پەیامەکانم ئاستی زانیێرەکانم کەم بێت تۆی وەرگر پەیامەکانە گەینیتەوە بە من کە ئاسی زانیێرەکان زیاتر کاریگەری لەسەر من دروستەکەی تۆوانە. لێرەدا ئەبێ بەچی ئەبێ بەواتە کۆمونیکیشن ئەبێ بە کۆمونیکیشنێکی دوولایانە هەم لێرە هەم وەرگرە پەیامەکان ئاڵوگۆڕەکرێ، بەڵام پێویستە لە هەموو ئەم ئاڵوگۆڕکردنی پەیامانە وەکۆڵێ حسابێکی ورد یاخود ژمێرەیەکی وردانین بۆ سایکۆلۆژیای وەرگرەکەمان. و لێرە ژاتە مەسەن تۆ کەناڵێکی میدیایی دێ کۆمونیکیشن لەگەڵ کۆی گشتی جەماوەرەکە یاخود گفتوگۆ لەگەڵ کۆی گشتی جەماوەرەکەی هەمیشە حساب بۆ سایکۆلۆژیای وەرگرەکان دەکەی کە ئەم وەرگرانی کە تۆ پەیامەکانیان ڕاستەکەی لە چه ئاستێکی بیرکردووە بۆی کۆدین و دیکۆدینی وەرگرەکانت لە ئاسی پێویستا بێت. دکتۆر ئیسماعیل لەسەر پرسیارێتە ئاراوە کەواتە گفتوگۆیەکی دروست یان تەندروست بریتیە لەو ڕێگەی کە بەرامبەرەکەم لێی تێگا یان ئەو ڕێگەی کە من پێم باشە پەیامەکەم بگێنم. ئەمە سێرکە ئەو کەسی مامۆستاشان ئەو کەسی کە گفتوگۆەکە ئەکەوێتە سەر خودی خۆی ینی مەسەن تۆ دەیە گفتوگۆ لە بواریشی بکەیت بۆی پەیام کاریگەری هەبێت. زۆر جار ڕەنگە ئەدەبیاتی من وابێ بە شێوازێکی نەرمونیان پەیامەکەم بگێنم، بەڵام ڕەنگە بەرامبەرەکەم ئەگەر تۆزێ بەتونی لەگەڵی قسە لەگەم هەر پەیامەکەم نەگا. پەیام لەمێ گفتوگۆگەشم دروست بێیان
واتە بۆی ئامانجەکەم بپێکم پێویستەکە لە ئەدەبیاتی خۆم بگۆڕم بەڵێ بەتێکی یەکێ لەو شتانی کە هەیە سوفت کۆمیونیکیشنە ینی ئەو کۆمیونیکیشنێکی نەرم ئەم جۆرە کۆمیونیکیشنانی کە جەنابەت ئاماژە پێکەین مەسەن تۆ دەوێت پەیام کاریگەری لەسەر وەرگەکە دروستکە تەکنیکی کۆمیونیکیشنی خۆت قسەوازی قسەکردن و دەربڕین و نمەڵ و هەڵسوکەوتی خۆت کاریگەری لەسەر وەرگە تەنانەت بەدیلانجویی تۆ کاریگەری لەسەر وەرگەکە دروستەکات بەوەی پەیامەکەت بە شێوازێکی دروست بکاتە وەکۆڵی لایەنی بەرامبەر لە هەموو دنیاە ئێستا تەکنیکی ئەم سوفت کۆمیونیکیشنە یاخود پامێک کە تۆ بتوانیت بە نەرمی بگەینی چکە دوجار کاریگەری لەسەر سایکۆلۆژی وەرگرەوە کاریگەری لەسەر بیر و ڕفتاری وەرگ دروستکە لە مایندا کە ئینسان کاتێک کە کۆمیونیکیشنەکە پێشەوەی کۆمیونیکیشنەکە مایندی لێکی یاوتە مێشکی لێکی یاوتە کە زۆر کۆمیونیکیشنێکە مەسەن بە زۆر بەتوندێک یاخود زۆر بە سوفتێکە ئەگەر زۆر بە سوفت بیکە ئەتوانێت کاریگەری لەسەر چی دروستکە کاریگەری لەسەر وەرگرەکەی بە ئاسانی دروست بکات و ئەو وەرگرەش ئەکەوێتە ژێر کاریگەری ئەو پەیامانی کە تۆ بۆی ئەنێری ئەمە خاڵێکم خاڵی دووەمەوەیە کە ئێمە وەکو مامۆستا ئاماژەی بێگرس ئێمە مەسەرەن شتێکمان هەیە کە کۆمیونیکیشنی تونوتیژە یعنی کۆمیونیکیشنێکە بەردەوام لە هەڵچوون و داچوونەیە سایکۆلۆژیای کەسی بەرامبەر لێک نێنەوە بەردەوام لە پڕێکە ئەتەقی تۆ بە کەسی بەرامبەریش وەکۆڵێ تەقینەیەک ڕۆیە بەرامبەر ڕەتفعلێکە بێ شتێکمان هەیە لە عەرەبیە پەندێکی جوڵێ العنف یولد العنف کاتێک تۆ تونوتیژێکەویش تونوتیژی بەرەمێنە کاتێک تۆ کاتێک بە کەلتورێکی گفتوگۆی تونوتیژ لەگەڵ بەرامبەرەکەدا مامەڵەکەویش بە هەمان شێوە مامەڵاکاتوانە ئەمە وەکۆڵێن نۆرماڵکەینەوە بۆ ناو مناڵێکیش لە مناڵێکیش کاتێک گفتوگۆی لەگەڵاکی هەر بەو جۆری ینی وەکۆڵە شێواز و تەکنیکی گەیاندنی پەیامەکەی تۆ ڕۆڵ ئەبینێ لەوەی کە تا چەند کاریگەری لەسەر وەرگ دروستکەی ئێستا کەلتوری یابان یەکێکە لەو کەلتورانی کە توانێتی لەسەر ئاستی جیهانە وەکۆڵە سوفت کۆمیونیکیشن یاخود سوفت پاوەریش بێت بۆ چونکە توانیوێتی بەو نەرمە کەلتوریەکانە کاریگەری لەسەر کۆی گشتی گیان لەسەر کۆی گشتی نەتەوە جیاوازەکان دروست بکەن چونکە شتێکمان هەیە پێڵێن کۆمیونیکیشن نێوان نەتەوەکان یاخود گفتوگوی نێوان نەتەوە جیاوازەکان ئێمە گەر مەسەن کەلتوری یابانە ناسین لە ڕێگەی ئەو سۆفتەی یاخود ئەو نەرمی کە یابان هەیەی تەنانەت ئەمە لە کەلتوری ڕۆژانەیەش ڕەنگیان ناوەتەوە شتێک لەو کاتەیە کە یابان و ئەمریکا لە بینی کەلتورەکان نەقدی یەکیان کرد ئێمە باسی گەورەتر دەکەین ینی کۆمیونیکیشنەکە قسەکانمان بردوێتەوە بۆ بەعدێکی گەورەتر وتیان ئێمە هەر بە درێژایی تاریخ سۆفت بووین کەلتورێکی سۆفتی کۆمیونیکیشنمان بەکارێنەوە چونکە ئێمە سەر لە خواردنیشە وەکۆڵێ دار بەکارێنین بەڵام ئێوە کە کەلتورێکی ئەمریکیین ئەوانە بە تاریخ تونوتیژ بوون چونکە ئێوە چەتاڵ بەکارێن بۆ خواردنەکانتان کەواتە ئەمە چییە تەنانەت کاتێک تۆ ئەم جۆرە کۆمیونیکیشنێکی سۆفت یاخود گفتوگویەکی سۆفتێت دابەزێت بۆچی بۆ هەستی کەلتوری کۆی گشتی کۆمەلگا چونکە شتێکمان هەیە پێڵێن دەیلی لایڤی کۆمیونیکیشنی لە ئێمە بەداخەوە تا ئێستاش سایکۆلۆژی ئێمە سایکۆلۆژیایەکی زۆر تونوتیژ و ڕقە لە بەرامبەر یەکترا لە کۆمیونیکیشنە تەنانەت لە ئاستی مەسەلەن پەیامە سیاسیەکانیشمانە ئەم کاریگەری ڕەنگیاوەتەوە زۆر باشە کاک دکتۆر کەسانێکن لەوانەیە لە کاتی گفتوگۆیە هەر چۆنێک بێ ئەو ڕایی کە پێیەتی فەرزی بکەلانێ سێ کەسێک لەو لا بڵێن کاکە ئەمەی تۆ هەڵەیە ئەم شازە ڕاز نییە بەڵام ئەو هەر سوورە لەسەرەوەی کە ئەوەی کە پێیەتی کە گفتوگۆی لەسەر دەکات پێی ڕاست بێ مامەڵێ ئەم جۆرە گفتوگویانە دەبێت چۆن بکرێت ڕاستیکی شتێکمان هەیە لەو جۆرە گفتوگویانە ئەوەیە کە تۆ ئەم پەیامی کە خۆت جارێ شتێک ئەوەی کە تۆ بدەوێت پەیامێک بە زۆر پسەپێنی زۆر زەحمەتە چونکە کەسی بەرامبەر هەروەری ناگرێت چونکە ئەو ئیسراری تۆ بە مەسەڵەن من ئەمێ پەیامێک بە جەنابەت بگێنم بۆ نمونە ئەم پەیامێکی کۆمەڵایەتیە ئەگەر من لە ڕێگەەوە بڕیارم مابێ ئیسرار لەسەر گەیاندنی پەیامەکەی خۆم بکەم بۆی بیگەنم بە شێوازێکی وەکو هەرچۆنە بێ بیگەن وانە تۆزێ زەحمەت دەبێ قورس دەبێت لەلایەنی بەرامبەری کەوەریگریان پەیامە بەڵام ئەگەر تۆ من حساب بۆ جەناب دەکەم مەڵێم ببوورە قسەکانی جەنابەت کە ئەفەرمی مەسەرەن ئەو شتەی تۆ وایە واگرێ منیش ئەم ڕایم هەبێتوانە ئەو جۆرێک لە ئاڵوگۆڕی گفتوگۆ لە نێوان کەسەکانە دروست بێتوانە جۆرێک لە لێک نزیکبوونەوە لە نێوان کەسایەتەکان دروستێت بەڵام ئەگەر تۆ بدەوێت بە هەموو ئەو پەیامی کە خۆ دەتی قەنەعەت بە بەرامبەرەکە بکەی زۆر زەحمەت دەبێت تەنانەت تۆ مەسەڵەن خوێندکارێکی شتێ بۆ نمونە یعنی تۆ خوێندکارێک کە مامەڵەی لەگەڵاکی کۆمیونیکیشنێکی لەگەڵاکی هەمیشە چیەکە هەمیشە هەوڵی بە سۆفتێک بە شێوازێکی زۆر نەرم هەموو پەیامانی کە خۆ دەیەتی لای خوێندکارەکە دروستکی بەڵام ئەگەر کارگەشتی تۆ بدێ پەیامەکەی خۆت کە دروستیش نەبێت لە پشت بەڵکە و ئارگومنتێکی دروستەوە نەبێت بیگەین بە بەرامبەرەکەت زەحمەت دەبێت ئەبێت توانستی عەقلی کەسەکە لێکی باتەوە دیکۆدینی بکات بۆی بتوانێت هەضمی ئەم پەیامە بکات جاری ئەو پەیامی تۆ پەیامێکی مەسەڵەن کۆمەڵایەتیە پەیامێکی دینیە پەیامێکی سیاسی یا هەر پەیامێکی دیکە بێتوانە ئەبێ دیکۆدینی کەسەکە یعنی وەڵێ بیرکردنەوەی کەسەکە لای بچەسبێت کە ئەم پەیامە دروستە یان بە کۆمەڵێک ئەرگۆمنت بە کۆمەڵێک بیرکردنەوە دوجارش ئەمە وا دەکات کە تۆ پەیامەکە بچێت بەڵام ئەگەر بێت و بدەوێت بە پەیامەکە لە ڕێگە وەکۆڵێ بە زۆر بیچەسبێنی زۆر زەحمەت دەبێت چونکە ئەو کاتە دیکۆدین دروست نابێتەوە تۆ ئەو کۆدانی کە خۆ دەێتی هەر لە ڕێگەوە نایکی بە کۆد لای خۆ نایکی بە شفرێ بۆ تێگەیشتن و بۆ ئاڵوگۆڕکردنی بیرروڕا ئۆتۆماتیکی ڕەدی ئەەکەیتەوە ئەگەر یەک کەلەی تێکەوێت
بالضبط يعني یەکێک لەوانەیە کاگەری ئەوەیە مەسەن بەرکەوتنێکی خراپیش لەو حاڵەتی ڕووبە ئێمە ئەمانەمان لە کۆمەڵگەیەمان زۆر ئەبینی ینی بەداخەوە مەسەلەن سێرەکەی لە هەموو تەنانەت مەسەن جاری وایە تۆ لەناو ترافیکەکەی مەسەلەن کابرایی کە لەگەڵ تایە مەسەن هۆڕین لێ یەکسەر ئۆتۆماتی کەسی بەرامبەر بە جۆر لە جۆرەکان ئەشڵەژەڵی کاکە بۆ هۆڕین لێ بۆچی ئاواکی بۆچی ئەمیش جۆرە تونوتیژی یەکسەر بەرەمێنێتوان لە کاتێکە ئەم جۆرە ینی بەڕاستی ئەم مامەڵەکردنە لە ناو کۆمەڵگەی ئێمەیە کە بەرکەوتنی پێویستمان بەوە هەیە کە مەسەن هێواژ لەسەرەوە بکەین کە شێوازی گفتوگۆ بیرکردنەوەکانی خۆم گۆڕی بۆی هاوڵاتیەکی سۆف دەرێمێنین ئێمە ئەمانوێت کەلتوری گفتوگۆ لە کۆمەڵگەی ئێمە بگۆڕین یەکەم شت کە پێویستە بیگۆڕن لە قوتابخانەیە کە مامۆسا بێت خوێندکارێکی تازە مۆدێرن لە شێر ئەساسی گفتوگۆیەکی نەرم و سۆفت پەروەردە بکات بەداخەوە ئەمە من ناڵێم لە کۆی گشتی کایە کۆمەڵاتەکانی ئێمە هەمانە تەنان ڕۆژان جاری وێ ئەڕۆیتە سەری مثلا بنزینێک کابرا لە پشتەوە وەستاوە هۆڕینێکی زۆر بەخواتە بڵێ کاکە فەرم بڕۆ پێش کاکە قابلە یعنی کابرا لە پێش توێکە ڕوا ئەمانە هەمووی کۆمونیکیشنن گفتوگۆکردن بەڵام کۆمونیکیشنی ئەمە بەڕاستی گفتوگۆی ئێمە جۆرێک لە ڕاقی پێوە ئەبینرێ یعنی ئەمەش بەشێکی پەیوەندی بەچیەوە بەشێکی پەیوەندی بە پەروەردەوەیە بەشێکیشی پەیوەندی بەو کەلتورە سیاسی و زەبر و زەنگەوە بێت کە چەندین ساڵە هێزی دەسەڵات و دەوڵەتداری ئێمە لە ناخی تاکی کۆمەڵگەی ئێمە دروستی کردووە و ئەوە ژوای کردووە بۆ بە کەلتور لامان کە بوو بە کەلتورە بێ بە دەیلی لایف ئەبێ بە ژیانی ڕۆژانە ڕنگدانەوەی لە ناو ژیانی ڕۆژانی هەر تاکی کۆمەلگا بێت کەواتە گرنگترین و تایبەتمەندین شت ئەوەیە کە تۆ لە بواری کۆمونیکیشنە حساب هەمیشە بۆ کەسی بەرامبەر بکەی بۆی بتوانی ئەو پەیامانی یاخود ئەو سلوک و ڕەفتارانی کە خۆدەتە بیگەێنی بە بەرامبەر و ئەویش بە هەمان شێوە ڕێگەش بە بەرامبەر بێ پەیامەکانی خۆت بگەێنێ بە تۆ بۆی ئاڵوگۆڕی بیرکردنەوە دروست بێت نەکو وەکوڵێ تەردێکی ئیجتیماعی دروست بێت دکتۆر ئیسماعیل خوێندنەوە بۆ بارەدۆخی سایکۆلۆژی خۆت و بەرامبەرەکەت زەمینە و کات و شوێنی گفتوگۆکردنەکە خۆ پارێزگاریکردن لەوەی کە چاگەزانی ئێستا تۆ تووڕیت چ پێویستە کاپچی گفتوگۆ بکەی یان خۆ دزینەوە لە کاتی گفتوگۆکردن لەگەڵ بەرامبەر کەبزانی تووڕەیە ئەمەش ئەتوانین ناوی بنێن ڕێگایەکی دروستی گفتوگۆکردن بەتەکیید یەکێکە لەو شتانی کە زۆر زەمینە زۆر گرنگە چکە تۆ جوجار هەموو پەیامێک پێویستە زەمینە سازی بکەی بۆ گەیاندنی پەیامەکەی خۆت ئەگەر بێت و زەمینەیەکی گونجاو نەبێت بۆ گەیاندنی پەیامەکەی خۆت وەکو جەناب بەدەفەرمی ئەتوانی مەسەن وەکوڵێ کەسێک کە ئامادەی تیان نییە کە تۆ پەیامێکی پێ بگەینی ئەتوانی بە جۆرە لە جۆرەکان وەکوڵێ تۆزیێک وەکوڵێ بیتە دواوە لەوەی کە تۆ لە کاتێکی ترا پەیامەکی پێ بگەینی دوجار شتێکمان هەیە لە گفتوگوۆیە کە ئەوەیە تۆ کەی پەیامەگەینی و ئەم پەیامانە چ کاریگەریەکێ بێت کە ئەوەیە کە جەناب دەفەرمی زەمینە گفتوگۆکەیە چکە هەنێ پەیامەیە پەیامێکی دروستە وەکو مامۆساڵێ پەیامێکی دروستە ئەیشی گەیەنی بەڵام سێرەکی لەبەرەوەی زەمینەی گفتوگۆکەی باش نییە پەیامەکە ناتوانێت بگاتە لای بەرامبەر یان بە شێوازێکی نادروست لێگەدرێتەوە کەواتە جاری وایە کەسێکە زۆر تووڕەیە لە ماڵە قسەی لەگەڵاکی یعنی لەو دقەیە هەرچێکی پێ بڵێ و هەر ڕەدیەکات چکە تووڕەیە لە ڕووی سایکۆلۆژیەوە یعنی لە ڕووی سایکۆلۆژیەوە حاڵەتێکی نەفسی بۆ دروست بووە هەر شتێکی پێ بگەین ئەو جارێ هێشتا لە ڕووی مێشک و یعنی هەڵچوونەکانی مێشکی و جەستەیەکانی پێ دەڵێ کە ئەم پەیامە وەرناگرێت بەڵام هەر هەمان پەیام وەرە مەسەن سەعاتێک دوای ئەوە کە تووڕەبوونەکەی داملکێتەوە سێرەکەی پێ بگێنە پەیامەکەت بە ئاسانیگە بەڵام لەو دقەیە ناگە لەو دقەیە ناگە اینجا شتێکمانەیە ئەوەیە کە مرۆڤی کۆمەڵگەی ئێمە یعنی بەداخەوە مرۆڤێکە بەردەوام ئیسرائیل لەسەر ئاڕا و بیرکردنەوەکانی خۆیەکە تەنان لە کاتی تووڕەبوونیشتە ئەم حاڵەتە زۆر جاربەجار لە ڕووی سایکۆلۆژیەوە زۆر مرۆڤێکی کەسایەتی وەکوڵی شێوامان دروست بۆ ئەوانە یعنی زۆر تووڕەیە کە پەیامەکانیش گەیەنە دواتریش هەڵە ئەکات لە هەمان کاتیشە کەسەکە داوای لێبوردن ناکات کە ئەو پەیامێکە گەیانوە یعنی ئەمە منیش لەناو خوێندکارەکانی خۆشمە زۆر جارە ئەیبینم ئەوانە بەداخەوە سایکۆلۆژیای ئێمە سایکۆلۆژیایەکی خراپی پێویستە ئێمە مەسەن ئیش بکەین لەبەر لەبەرەوە گرنگترین و تایبەتمەندترین شت لە بواری گەیاندنی پەیامە یاخود گفتوگۆکردنە زەمینە سازیە بۆ گفتوگۆکە دروستکردنی حاشیەکە بۆی پەیامەکان بە دروستی بکاتە لای بەرامبەرەکەت لە هەمان کاتیشدا ڕێگە بە بەرامبەرەکەت بێت کە پەیامەکان بکات و ئێمە لە مەسەن زۆربەی ئەو خێزانانی کە لە کۆمەڵگەی ئێمە هەیە لەبەرەوەی ئاستی تێگەشتنی خێزانەکانی کۆمەڵگەی ئێمە لە نێوان ژن و مێردا خراپە لەبەرەوە کاریگەری لەسەر چی دروستکە کاریگەری لەسەر ئەو تونوتیژە دروستکە چکە ئێمە کەلتوری گفتوگۆکردنمان نییە کەلتوری گفتوگۆکردنی یەکەم دامەزراوەکەی دروست دەبێت مؤسساتی خێزانی دواتر تۆ مناڵەکە و پەروەردەکەی کە ڕای خۆی دەڕبێت دواتر ئیتە ناو دامەزراوە مەدەنیەکانەوە دواتر ئیتە ناو دامەزراوەی مەسەن زانکۆ دواتر زانکۆ تاکێکی تازە دروست دەکات بووە یعنی هەموو فیلتەرەکانی پەروەردەکردنی گفتوگۆکردنن لە ناو کۆمەڵگەیە کە پێویستە ڕەچاوی کۆمەڵێک بنەمای سەرەکی لە ئاڵوگۆڕکردنی زانیاری گفتوگۆکان نابکرێت کاک تۆ دەگونجێت لە کاتێکە ئێمە واز لە گفتوگۆکە بێنین نەیکینەوە گفتوگۆیە بەتەکیید ینی زۆر ینی ئەکرێ من مەسەلەن گفتوگویەک کە پێم باش نەبێ واز لە گفتوگۆکە بێنم تاوەکو زەمینەیەکی لەبارەیە بۆ ئەوی بتوانم پەیامەکانی خۆم گێنم باش لە ناوەڕاستی گفتوگۆکەیە بێت یانی تۆ بۆ دەرکێکە کەسی بەرامبەر ئەوە نییە
وازی لێبێنی گفتوگۆکە نەکەین بەتێکی زۆر جار کەسی بەرام مەسەڵەن توانستی وەرگرتنیان پەیامانەی تۆنی ینی ئۆتۆماتی واکە کە تۆ چی بکەی واز لە گفتوگۆکە بینی ئەکرێ پەیامەکە لە کاتێکی ترا پێ بگەێنیتەوە بەڵام ئیسرارکردن لەسەر پەیامی خۆت ئەو هەروەری ناگرێت چکە سایکۆلۆژیان بڕیاریەوە کە پەیامەکەی تۆ وەرنەگرێتەوەوانە زمینەی گفتوگۆ زمینەیەکی پێشەوەی زمینەیەکی تەندروستی وەکۆڵێ کۆمەڵاتی بێ زمینێکی سایکۆلۆژیە یعنی بێ زمینێکی سایکۆلۆژی بۆ هەردوو لە دروستێ بۆی پەیامەکانی خۆت بگەینی بە بەرامبەر و من ئەمانش لە مەسەن سێرکی ئەو گفتوگۆیی کە لەناو بازار ڕۆژ زۆر جار بەریەکەوتن لەناو کەسایەتەکان ڕۆیان لەنجامی چیوە لەنجامی ئەو زمینە دروستەی گفتوگۆی لە نێوان تاکانی کۆمەلگەدا کە دروست نەبووە ئەوەش وا دەکات کە بەرکەوتنە کۆمەڵاتەکان لە کۆمەلگەی ئێمە زۆرتر بێت چ لەسەر ئاسی بەرکەوتنی تاکەسی چ لەسەر ئاسی بەرکەوتنی کۆمەڵایەتی چ لەسەر ئاسی بەرکەوتنی پەیامی سیاسی هەموومانە ڕنگدانەوە جواتر بنیادی کۆمەڵگە تەبەقاتیە لە خواری خوارەوە بۆ سەری سەرەوەیێت هەموومانە کاریگەری لەسەر ئێوەیە بۆ کە ئێمە نەمانتوانیوە تاوەکو ینی من وەکوڵێ من بۆ خۆم کە ئیشم تیا کردووە مەسەن کتێبێکم کردووە لە بواری کۆمونیکیشنی دیجیتاڵی و ئەمانە سێرەکەی ئەمانش مەسەن هاتوون باز لە چەمکە کۆمونیکیشنەکانم کردووە بەڵام سێرەکەی توانستی گفتوگۆ بیرکردنەوەکانی ئێمە زۆر سنوودار بووە بەڵام شتێکی تازەتریش ێستا هاتووە ئاراوە ئەوش بریتێ لەوەی کە گفتوگۆکانی ئێمە بووە بە گفتوگۆیەکی دیجیتاڵی خەریکە دکتۆر ینی قسەکەش پێ بڕۆ هەر لەسەر ینی گفتوگۆی دیجیتاڵی کاتێک کە مەڵێن گفتوگۆ یەکێک لە تایبەتمەندیەکانی گفتوگۆ یان گەر هەڵە نەبم یەکێک لە پێناسەکانی گفتوگۆ بریتە لە قسەکردن و وەڵامدانەوە یان گەرموگوڕێکی ڕاستەوخۆ ئێستا جاری وایە هەیە نامە بۆ کەسێک گەنێری لەگەڵ تایە سڵاو دوای نیم ساعت اینجاکم ئەو سڵاو ئەرێ مەسەن ڕۆشتی دوای نیم ساعت اینجا ئەڵێ ڕۆشت دوای ساعتێکی جاڵێ ئەیچیت ئەنی ئەمە ئەو نەیتر هەر خۆی کللتوری گفتوگۆمان تۆزێکە خراپ بوو بێ یان نەمان بوو بێ ئەم گفتوگۆ دیجیتاڵیە ئەم کللتوری گفتوگۆکردنی دیجیتاڵی ئەو نێتریش بەرەویان بەرەو کێمانە با باڵێ بانەڵێ وێرانمانەکە خۆی ڕاستیکە تەکنۆلۆژیەکە هاتوو باز لە تەکنۆلۆژیەکەە باز لە گفتوگۆکەکەین طبعاً ئەم تەکنۆلۆژیا تازە هاتووە فیس تو فیسی کەم کردێتەوە ئەوەی کە جەناب دەفەرمی ئێمە تێگەشتنمان جاری وایە خراپ ئێستا سێر کە ئەو پەیامە خراپانەی کە لەناو سۆشیال میدیا ئەوزەرێ لە بەرەنجامی چیوە لە بەرەنجامی تێنەگەیشتنەوەیە لەو پەیامە گفتوگۆیە کە لە واقعی سیاسی کۆمەڵایەتی یاسێرەی تەحویل بۆتە ناو دیجیتال میدیا بۆ بە فەڵسایەکی زۆر دروستی کردووە اینجا ئەم تەکنۆلۆژیاکە کە هاتووە تەکنیکی گفتوگۆی ئێمە لە فیس تو فیسەوە کردێتی بە تەکنیکێکی دیجیتاڵی کردێتی بە کۆد و ئێمە یەکێک لەم خراپیەکانی ئەمەیە کە جەناب دەفەرمی کە وایە جاری وایە کابراکە ئۆنلاینە بابەتەکەی تۆ ژێبینێ بەڵام ئەکرێ وەڵامیشت نایەتەوە ئەکرێ کاتێکی تر وەڵام بداتەوە ئەکرێ درەنگ وەڵامت باتەوەوانە ئەم دنیا تازەیە کە پێی دنیای سایبەری لە فارسییا پێڵێن دنیای مەجازی دنیایەکە کۆمەڵگەی بە دوو بەش دابەش کردووە کۆمەڵگەیەکمان پێڵێن کۆمەڵگەیەکی واقعی و ئەمە سێ کە من جەنابتان لەگەڵ ئێوە دانیشتم واقعیانە ڕاستەوخۆ فیس تو فیس قسەکەین یان تۆ ڕێت ناو بازار ناپێکەیەکی کۆمەڵایەتی گفتوگویەکی ترمانەیەک پێی درێ گفتوگوی دیجیتاڵی کە دنیایەکی مەجازیە کە تۆ بەرکەوتن لەگەڵ کەسەکانی نازانین دۆخی کەسەکە چۆنە ئایا لەبارە بۆ گفتوگو یاخود لەبار نیە بۆ گفتوگو کەسەکە تووڕێ یاخود یێمنە چونکە فیسی کەسەکە هەڵسوکەوتی کەسەکە ڕفتاری کەسەکە بیرکردنەوەی کەسەکە نابینی تۆ پەیامێکی بوارە ئەکرێ مەسەلەن کەسەکە لەبارێ بۆ گفتوگۆ ئۆتۆماتیکی لەسەر ئۆنلاین بە جوابت باتەوە ئەکرێکیش کابرا تااقەتی نێ بە جوابت باتەوە لە ماوەیەکدا وڵات ببوورە درەنگ جوابم مایتەوەوانە پۆزە درەنگ وەڵام بیتەوە مەشغوڵم زۆر ڕاستە ئێستا زۆر وای لاتەوە بەداخۆ یانی یەکی لەو تەکنیکانی کە لە کۆمەڵگەی ئەمە ئەمەیە ینی جاروایە کابرا سینی بابەتەکە شتەکە سێرکەی وەڵامش نایێت لە کاتێکا بینیوێتی کەواتە بێخۆ مەسەلەن وەڵامی گفتوگۆ اینجا ئەم جۆرە چاتینی و گفتوگۆکردنانی کە بۆ بە گفتوگۆیەکی دیجیتاڵی گفتوگۆی کۆد و ئەمایە کەسەکە جۆرە من بۆ خۆم خود مختاریکی تاکە کەسیم پێیا کردووە ینی بۆ خۆم من ئەکرێ جوابمەوە ئەکرێ جواب بنێمەوە پێڵێن خود مختاری تاکە کەسی سەر بەخۆیەکم وەرگرتووە چونکە من لە جەلسەیەکی حیوارانیم ئەوەم جۆرە بێدەنگم لە بەرامبەر تۆیە ئەکرێ و کاتێکە من بێدەنگ بۆ خۆی پەیامەکەی من وەکوڵێ بێدەنگەکە وەڵامی بێ بەڵام ئەو کەسەی کە لە ناو بواری دیجیتاڵی ئیشەکات و ئەوانە خود مختاری وەرگرتە جۆرە لەسەر بەخۆی وەرگرتووە لە پەیامەکانەکە ئەڕاستیەکە کرێ وەڵامش نایەتەوە بڵێ لەبەر کاکە چوزام ئیشێکم بۆ جەناب دەڵێ کارەبا بڕاوە چوزانمەرێکی لەوەوەتە لەبەرەوە جۆرێک لە جۆرەکان گفتوگویەمی لە دیجیتاڵە سارترە بێتەوە فیس تو فیس کەمترە بێتەوە بەڵام دوجاریش پەیامە دیجیتاڵەکان ئێستا لە دنیای مۆدرنەیە کاریگەری زۆر زۆریانە بووە و توانیوانە مەسەلەن بوون بە دنیایەکی تازە ئێستا ئەمە کۆمەڵگەیەکمانەیە شارێکمانەیە لە هەر لە شاری سلێمانی بەنمونۆری شارێکمانەیە شارێکی واقعیە شارێکیشمانەیە شارێکی سایبەرسپیس و مەجازیە ئەم شارە مەجازیە لەگەڵ ئەم شارە واقعیە زۆر فەرقیانەیە
خەڵکێکە لە شارێکی واقعیە ئەژی بەرکەوتنە کۆمەڵاتیەکان گفتوگۆ کۆمەڵاتیەکان زۆر ئاسان ئاڵگۆڕی بیرڕاکان بەڵام لەم شارە مەجازیە هەمووی بۆ کۆ دوێمە جا یەکی لەو تایبەتمەندیانی ئەم شارە مەجازیەوە ترافیکی تیاکەمە بەرزونزمی تیاکەمە نشێوی تیاکەمە بەڵام ئەم شارە واقعیە سێرەکی هەموو ئەو ترافیک و بەرزونزمیانی کە ڕۆژانە بیرەکە کاریگەری لەسەر چێ کاریگەری لەسەر گەیشتنی تۆ بە شوێنێکی دیاریکە و کاریگەری لەسەر سایکۆلۆژیای تۆ کاریگەری لەسەر وەرگر هەمووی ئەبێت هەموو ئەمانە کاریگەری لەسەر گفتوگۆی ڕۆژانی تۆژە بێت کە لەگەڵ کەسەکانی بەرامبەردایکی زۆر باشە کاک دکتۆر زۆر جار کەسانێگەن سوورەزانی و کەسی بەرامبەر کە هیچ زانیاریەکی شتێکی نییە سەبار بۆ گفتوگۆی کە ئەنجامی دەدا زۆر جار بە نیو ساعت قسەی بۆ کات لە ئاخیرا لە کورە وەڵاوان نییە زۆر شتی ئەوە زۆر جار ئەو تەکنیکی یەکەمە کە کەسی بەرامبەر ناوێت قەنەعەت بەخۆی بکاتکەوتێتە ژێر کاریگەری پەیامەکان یا هەر زانیاری نییە لەسەر ئەو گفتوگۆی لەسەر ئەو شتێک کە ئەم کەسی یەکەم پێی ئەڵێ بڵێ ئەمە لێک تێ نەگەیشتن دروستەکە زۆر جار بۆ چکە تۆ ئەو کۆدانی کە بۆ منی ئەنێری توانای تەحلیل و تەفسیرکردن نییە لە مێشکی خۆمە لەبەرەوە ئۆتۆماتیکی لێک تێ نەگەیشتن دروستکە جاری واژەیە بۆی خۆی بە جۆرە جۆرەکان ها کوردواتێنەڵی خۆی تەریق نەکاتەوە ئەڵێ بەخوا ئیشتەکە واژ نییە کە تۆ ئێڵێتوانە ئەوێ چی بکە خۆی بدزێتەوە لە واقعەکە کە واقعێکی گفتوگۆیەوە قسە و قسەکردنە لە هەمان کە جۆرە لە جۆرەکان ئێوە بە قەنەعەت بەخۆی نەکە کە پەیامەکانی تۆ پەیامێکی باش بۆ یاخود کاریگەر بووە جەلانێ بڕاشی پێ هەبێت یعنی قەنەعەت زۆر بەتێکی جاری واژ ئەکرێت لە شوێنێکی ترا قسەکانی تۆ بەکاربێنێتەوە کە مەسەلەن بڵێ وڵا قسە مەسەلەن ئەو بابەتە لەو وابوو هەر لە تەحلیلێکی وەرزشیە زۆر جار کابرا مەسەلەن ئێستا ئەم گفتوگۆی وەرزشیە زۆر ئەوانە جاری وایە کەسەکە معلوماتی لەسەر فێرقە و یاریەکان زۆر باشوانە گفتوگۆیەکی زۆر باشەکاتوانە ئێتۆش لەبەرەوەی زۆر مەسەلەن یاریچەکان من یاریچەکان زۆر نازم بەس فوتبۆڵە نەبینوانە منە کۆمە ژێر کاریگەریەوە بەڵام مەڵێن بەخوا ئەکرا یارێکی ئەبوو جۆرەش نەبووە بۆ ئاڕاستێ بڕوایە بەڵام دواتر قسەکانی تو وەرەگرمە لە شوێنێکی ترا بەکارێنە بۆ گفتوگویەکی خۆموانە ئەمە یعنی بەداخەوە ینی خۆ ئەمەش جۆرە لە جۆرەکان خۆ قەنەعەتکردنە بە گفتوگۆیەک کە تۆ بۆ خۆت وەکوڵێ هیچ معلوماتێکی تێدانیوانە بەڵام نامانکە دەکەوتی ژێر کاریگەری کەسی بەرامبەرەوە لە گفتوگۆکردنە بەڵام دوای قەنەعەتیش بۆ دروست نەبووە بەوەی کە تۆ بڵێ بەڵێ وەڵا قسەکانی تۆ زۆر ڕاستە دروستە بەڵام جۆرێ لە جۆرەکانی کاریشی دیاکەی دکتۆر ئیسماعیل کاتێک کاڵێن گفتوگۆ دیسانەشمە سەرواتە دوو کەسین بەڵێ ئێستا نوعێکی تر لە کللتورمان هەیە کللتوری گفتوگۆکردن زۆر جار بۆ نمونە گلەی لە فڵان کەسە کێڵەی بۆچی نەڕۆشتی قسەی لەگەڵ بکەی کێشەکە چارەسەر بێ با نەگاتە ئەمە ئەڵێ چۆن قسەم لەگەڵ کرد بەس زای چۆن چووە هەر لێرەوە ڕۆشتووە گوێ بگرە ئەوە ئاوایە و گوێشی بۆ نەگرتەوە گەڕاوەتەوە ئەمە هەڕەشەش گفتوگۆیە بۆڵا بۆڵکردن گفتوگۆیە ڕەخنەگرتنێکی تاگلیانە یاکو کاکدانیار وتی زۆر جار فڕی بە بابەتەکە و نێ دوو سعاشی کردنەوە تەحلیلەکە ئەمەش هەر گفتوگۆیان ئەمە شتێکی ترن تەنها ناویان گفتوگۆیە گفتوگۆ نییە ئامانج و پەیام وەرگرتنێکی تیان نییە ئەزانچی یەکی لە تایبەتمەندیەکانی گفتوگۆ تۆ بە گفتوگۆی ماژدار نەڕێتە ناو گفتوگۆ ینی تۆ لە ڕێگەوە ئێستا بۆ من لە ڕێگەوە ئەمێ بڕۆم بۆ نوێژێکی دینی لە ڕێگەوە ئەڵێم مەلاکە بەخوا هیچ نازانێتوانە بیژڕۆیتە ئەوێ و دانیشی مەلاکەش زۆر زیرەک بێ لەبەرەوەی قەنەعەتت بە خۆت کردووە ئەو پەیامانی ئەو مامۆسایی کە قسە ئەکات هیچ نازانێ کارگەری لەسەر تۆ دروست نابێت بە گفتوگۆی پێشوەخت مەڕۆنە ناو ئینەکەوە ناو بابەتەکە ئەوە پێوترێ گفتوگۆکردن یا وەکوە تۆ وتارێکی یاێ یاخود پۆستێکە کردوێ پەیامێکە بڵاوکرد تۆ من بیان بڵێم دکتۆر ئیسماعیل تۆ ئەبێ ئاوایتر چاوەڕێ نەکەم هەر بزانم تووڕە بووی وەڵامی هەبێ تاکلایەنە نابێ گفتوگۆ بێ هەمیشە من ئەوە ئەڵێم تۆ حساب بۆ بەرامبەرەکەت بکەی ڕای بەرامبەرەکەت وەرگری بۆی بزانیت ئەو پەیامانەی کە گەشتە بەرامبەرەکەت تێگەشتنی چۆن بۆ لەسەر کۆدینی دیکۆدینی چۆن بووە ئایا پەیامەکەت پەیامێکی وەکو خۆت جەناوەتەفەنی هەڕەشامێز بووە زۆر تون بووە تەڵان کارگەری تونج لەسەر بەرامبەرەکە دروستەکە چکە دوجارە بێ پەیامی کەسەکە وەرگیتەوە گفتوگۆ نێرە و وەرگرە ئەبێ ئاڵوگۆڕی زانیاریەکان هەبێ ئەگەر نەبێت تاکلایەنە نەبێ ئەو کاتە هیچ کارگەری نابێت ئەوکۆڵێ قسە لەگەڵکردن لەگەڵ قسە بۆکردن بەڵەبەتێکی جیاوازە چکە تۆ هەر لە ڕێگەوەڵی پامێک دانیێک و جامەڵێ وڵا کاکە ئەمە ئەوەی دواتر گوێ ناگری بزانی کەسەکە چیەکە کەواتەمە تۆ پەیامەکەت کۆ خۆت گیانەوە لای خۆت پەیامەکەت گیانە بەڵام مەیدانی گفتوگۆکە یاخود زەمینەی دروستبوونی نێرە و وەرگر لە بینی گفتوگۆکە بۆ ئاڵوگۆڕکردنی زانیاریەکان دروست نەبووە چکە دوجار نێرە پەیامەکەی پێگەشتەوە بەڵام نەیتوانی وەڵام باتەوە وانە ئەوەش یەکێکە لەو خەلەلانی کە لە کۆمەلگەی ئێمە بەداخەوە زۆر جار بەرچاوی کابراوە کۆڵێ بە تون و تیژی ڕوا ئامادەیتیانە گوێ لە کەسی بەرامبەری تۆ ئامادەیت هەمیشە بەڵێ هەمیشە لە گفتوگوۆیە پێویستە زەمینە دروستکەی بۆ کەسی بەرامبەر بزانێت ئەو ئەڵێکی ئەکرێژ مەبەڕێ ڕێبێ بۆ نەکردن یاخودکردنی کارێک ئەگرێژ نومێر دێگەم گفتوگویانە هەبێت ئەکرێ لە بوارێکی کۆمەڵایەتی ئەم حاڵەتەیە بێت ئەکرێ لە بوارێکی سیاسی ئەم حاڵەتەیە بێت زۆر جار ئێستا ئێمە پەیامەکانیشمان لەو بابەتەمان هەر لەو چوارچێوە ئاسوڕێتەوە کە مەسەن پەیامە نێری چاوەڕێی وەرگر ناکەی
بزانی پەیامەکان چێ بۆی ئەویش بێتەوە بە نێرە پەیام نێرێتەوە بۆ تۆ بۆی پەیامەکانی تۆش کاریگەری لەسەر یەکترە بێت. زۆر باش، زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئیسماعیل عوسمان مامۆستای زانکۆ. دکتۆر دەستکانت خۆش بێ. زۆر سپاس بۆی، زۆر سپاس. گفتوگۆکەی ئەمەش وەکو یونتی سەخت نەبێ، خۆی چی نەمابوو بیڵێ. زۆر سپاس بۆ میان دەرکە، سپاس بۆ بیلەنەوەی ئێستا بە دیارمانەوە مابوون، سپاس بۆ ئێوە.